ئەو گۆرانیەکی تازەیە پێشکەشی دەکەم بە شێخ سیروانی هاڕۆنی خۆشەویست هیوادارم بەدڵی بێ و پەسەندی بکەن. لە چاوانێ دەترسم من لە وەختی کە خەواڵ و بێ بڵی نێوت لا مژیندا بەڕەنجی یاڵ و بەڵ و بێ پێشکەشی من کە ماچێشی لە لێوی سووری جوانە چەند دڵخۆش دابم لەو ژینە بڵی کە منم دەرمانە چەند دڵخۆش دابم لەو ژینە بڵی کە منم دەرمانە. دەستی وەفا بۆ درێژکە لەو خەمانە دەرم بێنادەی زار بەزارێ با قسەی خۆشیە گەر دڵخۆشم کەی هەتاکو هەموو هیلاکی عمرم لە ژیانم دەرنەکەی لەخیڵت بم سەری کاسم لە باوەشی خۆت لا نەدەی لەخیڵت بم سەری کاسم لە باوەشی خۆت لا نەدەی. زەرگم کونکو نابەتیری تیژی دوو ساری برۆتەوە هیچ نەبێ بۆ زارزارە هەندی ڕەحمت لا دڵدابێ هەرچی خۆشی ژیان هەمە پێشکەشی تۆی نەکەم نابێ هەرچی خۆشی ژیان هەمە پێشکەشی تۆی نەکەم نابێ. دەبێ من لە مەولە سەد هێندەیتە شەیدای تۆ بم دەبێ من لە مەولە سەد هێندەیتر من شەیداوای تۆ بم شاناسیە خۆشحاڵیە من لە ماڵ و دنیای تۆ بم مەڵێ بۆ وا دەکا هێمن خەتای جوانی تۆیەوەمە جوانیەکەت هەر بێ بەڵا بێ ئەوینت ماڵ و دنیامە جوانیەکەت هەر بێ بەڵا بێ ئەوینت ماڵ و دنیامە. لە چاوانمی دەترسم لە وەختی کە خەواڵ و بێ بڵێ لێوە دێ لە مژیندا و بەڕەنجی یاڵ و
بێ پێشکەشی من کەماوسێکی لە نێوی سووری جوانت چەند دڵخۆش دەبم لەو ژینە بڵێ کە منت دەرمانێ